ئەو کاتێ بەڕێزیشتان باش من کاستۆ سەرۆکی فراکسیۆنی هاوپەیمانی نیشتیمانیم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمڕۆ لە کۆبوونەوەی ژمارە 65 ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە دەنگدان بوو لەسەر پەسەندکردنی پارەی پەرەپێدانی پارێزگاکان کە بۆ پارێزگای سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕیندا کرا و دوای ئەوەش کە تەوەرەی چوارەمیش تایبەت بوو بە تەناوبکردنی داوامکردنی فەرمانبەران ئەوەی کە لە کۆبوونەوەکەدا دەمانەوێت ئاماژەمان پێکردووە من وەک ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە دەنگم بۆ بابەتە نەدا لەسەر ئەساسی ئەوە بوو کە من پێم وایە کە ئەم بابەتەوە تەرخانکردنی پارە بۆ کۆمەڵی پرۆژە بە زەرورمان نەزانیوە لە ئێستادا دەکرا بیر لە بابەتی تر کرابایەوە بە نمونەی بابەتێک کە پەیوەندی بە تەواوی هاوڵاتیانەوە بێت لە بابەتی ئاو و کارەبا و ئاوەڕۆ و ئەو سێکتەرانەی ڕێگاوبان کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە تەواوی هاوڵاتیانەوەیە بۆیە لەسەر ئەو ئەساسە بوو کە من داوام لە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کرد کە داوا دەکەم کە گۆڕانکاری لەو پرۆژانەدا بکرێت و خاڵێکی تر کە زۆر من ناڕزایەتیم هەبووە لە سەری ئەو پرۆژانی کە لە ئێستادا پارەی بۆ تەرخان کراوەکان پرۆژانن کامەشن کە زەرورنی ئەو پرۆژانە خۆی کۆی هەموو پرۆژێک زەرورە گومانێکیان نیە بەس لە ئێستادا کە ئێمە دەزانین کۆمەلگاکەمان و وڵاتەکەمان بە چ قەیرانێکدا دەڕوە بۆ نمونە تۆ هاتووی کۆی گوندەکان و بەشێکی زۆر لە گوندەکانت پشتگێ خستووە کە ئەمە زیاتر لە 50 گوندمان هەیە ئاوی خواردنەوەی نییە ینی گرفتی ئاوی هەیە لە مشکە ساڵێدا بۆ نمونە تۆ هاتووی پارەت بە 2 ملیار شتێکت بۆ دەربەندیخان تەرخان کردووە بەڵام هاوڵاتیانی دەربەندیخان پێویستیان بە ئاوێکی پاکە دەکرا کۆی ئەم پارەیە بۆ نمونە لە دەربەندیخان بۆ ئاو سەرف کرابە نەک تۆ بێ لە گەڕێکێکی تازە دروستکراودا بێ کۆی پارەکە لەوێدا سەرفکەی بەڵام هاوڵاتیانی دەربەندیخان ئاوی خواردنەوەیان نەبێ تۆ هاتووی پارەت لە مەجای وەرزشیدا سەرف کردووە بەڵام گوندەکانت ئاوی خواردنەوەیان نییە بۆ هاتووی پارەت لە کۆمەڵک سێکتەری تررا بە ناوی جوانکردن و جوانکاری وەسەر داین کردووە بەڵام تۆ ڕێگات نییە هاوڵاتەکانی ئێمە ڕێگای هاتوچۆیان نییە ینی ئەمە کۆمەڵک بابەتی ترن کە دەکرا لە ئامادەکردنی ئەو راپۆرتانەدا وردەکاری باشتری تیابە بەڵام بەداخەوە کە بەس من لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگم بۆ بابەتە نەداوە کۆی هاوڕێیانم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگیان بۆ بابەتە داوە بۆیە من پێم وایە ئەمە کەم و کوڕێکی زۆری تێدایە دەکرا بە شێوازێک لە شێوازەکان ئەو بابەتانەی کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە ژیانی خەڵکەوە ئەم بابەتانە داخل کرابە. باشە کاکاسترۆ وەک باز دەکرێت لە ئێستادا من دەمەوێت پرسیارە داهاتی ناوخۆی شاری سلێمانی چەندە؟ ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چەندین جار نووسراومان بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی بۆ وەزارەتی دارایی کردووە تاوەکۆ دەقێ ئێمە نازانین چەندە وە چۆنە وە بە چه شێوازێک سەرف دەکرێت لە کاتێکدا کە وەزیری دارایی جاوی ئێمەی داوەتەوە دەڵێ ئەم بابەتە تەنها دەتواندرێ ئەنجومەنی وەزیران ئەم بابەتە ڕابگەێنێ ئێمە وەک ئەنجومەنی پارێزگای سلێمانی چەندین جارداوامان کردو تاوەکو ئێسای مە نازانین داهاتی پارێزگای سلێمانی چەندە بەڵام ئەو پارەی کە تەرخان کراوە بۆ پارەی پەرەپێدانی پارێزگاکان کە لە ئێستادا ڕقەمە ئەمە 94 ملیارە. زۆر باشە کەواتە هیچ داهاتێکی ناوخۆی شاری سلێمانی دەگەڕێتەوە وەزارەتی دارایی وەک ئەو دەڵێت نازانین ئەوە دەکرێت وەزارەتی دارایی وەڵامی دەکرێت وەزارەتی دارایی وەڵامی بۆ بابەتە هەبێ ئەوەی لەسەر ئێمە چاودێریکردن و بەدواداچوونە ئێمە نووسراومان کردووە بۆ وەزارەتی دارایی بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی سەبارەت بم بابەتە تاوەکو ئێستا وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی من وەکو خۆم وەکو کاستۆ کۆندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاگداری هیچ شتێک لەمانە نیم لە کاتێکدا زۆرترین داواکاریمان ناڕاستەی بەڕێز وەزارەتی دارایی کردووە زەرورە وەزیری دارایی خۆی وەڵامی ئەم بابەتە بداتەوە ئەوەی لای ئێمە ئاگدار نین. باشە ئەو بودجەی کە بۆ پەرەپێدانی پارێزگاکان وەک ئاماژەت پێکرد کە بۆ شاری سلێمانی ئەو بڕی باست کرد تەرخان کراوەکەی دەست پێ دەکرێت کەی دەست بۆ پرۆژانە دەکرێت کەم ڕۆدەنگیان لەسەر دراوە بۆ پەرەپێدانی پارێزگاکان. ئەوەی کە ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگی لەسەر دراوە بۆ نمونە سنووری پارێزگای سلێمانی بەسەر جەم قەزاونائیەکانەوە 65 تقریبا ملیار و کەسرێکە هەچ کاتێک ئەم پارەیەکە لە عێراقەوە گەیشت و پرۆژەکان کۆی پرۆژەکان دیاری کراون و هەر بەگەشتنی پارەکە پرۆژەکان دەست پێ دەکرێن. پرۆژەکان چین کاکاسترۆ گەر لە بەردەستدا بێت لە ئێستادا؟ پرۆژەکان خۆی بینیوەتەوە لە کۆی دەتوانم بڵێم لە بەشێک لە بۆ نمونە لە جوانکردنی باخچە و
کەمێک لە ڕێگاوبان و کەمێک لە ئاوەڕۆ و کەمترینشت لە مەجای پەروەردە ئەو بابەتانەی تایە بەڵام ئەوەی کە من تاکیدی لێ دەکەمەوە دەکرا زیاتر بابەتی ئاو و کارەبا و ڕێگاوبان و ئەم بابەتانەی لە خۆگرتبە نەک نۆژەنکردنەوەی یاریگایەک لە ئێستادا یان جوانکردنی باخسەیەک لەم شوێنە و دروستکردنی کۆڵانێک لەم شوێنە لە کاتێکدا بۆ نمونە کۆڵانمان هەیە لە ساڵی 1970ەوە گەڕەکە بەڵام تاوەکو ئێستا خزمەت گوزاری پێ نەگەیشتەوە بەڵام گەڕێکێک کە دروست دەبێت لە 2010 دروست دەبێت خزمەت گوزاری پێدەگا ئەمە دەکرێت و جیاوازە نەهێڵدرابە و بەورتر ئەم بابەتە داڕژدرابایەوە و من دووبارە و سێبارەی دەکەمەوە دەکرا کاتێکە لە قەزا و نائیەکان و پارێزگا و کۆی ئەوانەیە کە ئەم پرۆژانان داڕشتووە بەداخەوە گوندەکانیان لە بەرچاو گرتبا چونکە ئەم پارەیە بەبێ جیاوازی ئیتەواوی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕینە جا هاوڵاتیەک لە گوندێک بژیا یاخود لە چیایەک بژیا یاخود لە شاردا بژیە تاوانی ئەم هاوڵاتی چییە کە لە گوندێکدا دەژی یعنی من دەپرسم تاوانی هاوڵاتێ چییە کە خەڵکی گوندە یعنی تەنها لەبەرەوەی خەڵکی گوندە نابێ خزمەت بکرێ نابێ پرۆژەی پێبگەێنرێ بۆیە من ئەو بابەتەم هەستم کرد نەعەدالەتێکی زۆری تێدایە بۆیە بڕیاری ئەوم دەکا من دەنگ نەدەم دەنا ئەگەر نا بە هەموو شێوازێک لەگەڵ ئەوە داین هاوڵاتیان خزمەت بکرێن گەڕەکەکانمان جوان بکرێن شەقامەکانمان جوان بکرێن وەرزشکارەکانمان لە یاریگای جواندا یاری بکەن بەڵام ئەمە ناگاتە ئەوەی تۆ ئاوی خواردنەوەت نەبێ بەڵام بێ تۆ بێ باخچەیەک جوانکەی لە کاتێکدا تۆ 50 گوندت لە بێ ئاویدا خەریکە هاوڵاتیانی گەرمیانت لە وشکە ساڵی تەنگی پێ هەڵچنیون تۆ بێ لە کۆمەڵک بابەتی تردا پارە تەرخان بکەی ئەمە پێم وایە ئەمە پێچەوانەی کۆی ئەو بنەمانەیە کە ئێمە پێمان وایە وڵاتی پێچوان دەبێت. بەڵێ سپاس بۆ کاستۆ عروف ئەندامی ئەنجومەنی پارێزگای